بێ من ئێستا لە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی قەزای سۆرانم دیارە ئەمساڵ لە ناوچەکە لە ناوچە شاخاویەکان پوش و پاوانێکی زۆر بەهۆی ئاگرکەوتنەوە سوتاوە لە چەند ڕۆژی ڕابردوش دیارە چیای زۆسک ڕێژێکی زۆر لە پوش و پاوانی سوتاوەوە چەندین جار ئاگری لێکەوتۆتەوە و دواتر لەلایەن بەرگری شارستانی سۆرانەوە ئاگرەکە کۆنتترۆل کراوە من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئاماری سووتانی ناوچە بڵێ ناوچەکە لە قەزای سۆران ئەچمە لای بەڕێز مقەدەم بەیار باڵەشی وتەبێژی بەرگری شارستانی سۆران سڵاوت لێ بێت کاک بەیار ئەگەر ئامارێکتان لابێتن سەبارەت بە ڕێژەی سووتانی پوش و پاوان لە قەزای سۆر بەڵێ ئەگەر لە سەرەتای ساڵەوە باز بکەین لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئەمڕۆ 258 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان تۆمار کراوە و بەپێی ئەو خەملاندنەی کە خەملاندنمان لە بۆ کردووە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی بە نزیکراوەی زیاتر لە 3000 دۆنم لە پوش و پاوان سوتاوە. زیاتر هۆکاری سوتانەکان چی بوون بە تایبەتی لەم ناوچانە؟ بەڵێ هەر وەک دیارە کە سنووری سۆران ناوچەی شاخاوی زۆری تێدایە و ساڵانە گەشتارێکی زۆریش ڕوو لەو ناوچەیە دەکا لەبەر ئەوەی شوێنی گەشتاریشی زۆر تێدایە. عادەتەن لە وەرزی گەرما تیمەکانمان ڕوبەڕووی ئەو جۆرە ڕووداوانە دەبنەوە بە تایبەتی ڕووداوی ئاگرکەوتنەوە لە سروشت و دارستانی ناوچەکە. هۆکارەکان ئەگەر باز بکەین پاشماوەی جگەرەوە هۆکارێکەوە هەروەها بەداخەوە دیارە هەندێک کەسیش هەیە بە ئەنقەست با بڵێن ئاگرکەوتنەوە لەو شوێنانە دروستەکە و زائیدەن هەندێک کەسیش هەیە بەداخەوە کە هەڵدەستی بە تەقاندنی فیشەک لەو شوێنانەوە یاری منداڵانیش بەیارە ئاگرینەکانیش ئەمانش هۆکارن و هۆکاری سروشتیش هەیە وەکو هەورە بروسکە ئەمانە هەموو گرنگترین هۆکارەکانن کە دەبنە هۆی ئەوەی کەەوە ئاگر لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە بکەوێتەوە. زۆر جار گرفت دێتە پێشتان لەو ناوچانەی کە ئاگری لێ دەکەوێتەوە ئەو گرفتانە چی نەگەر ئاماژەی پێ بدەیت؟ بەڵێ هەر وەک دیارە کە کارمەندانمان لە بەرگری شارستانی ڕوبەڕووی چەند گرفت و تەگەرەیەک دەبنەوە لە چایەکان بە تایبەتی لەو چیانەی کە سەختن و هەروەها پاشماوەی مین و تەقەمەنیەکانیش ئەوانە هەمووی هۆکارن و هەندێک شوێنیش هەیە با بڵێن ئۆتۆمبیلەکانمان ناتوانن بگەنە ئەو شوێنەی کە ئاگرەکەی لێ بۆیە کارمەندان جارەوێ 2 ساعت 3 ساعت تا 4 ساعتیش بە پێیان بە پیادە سەرکەون و بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ئاگرانە. بەخۆی تۆ بارانەکانی بڵێن وڵاتی تورکیا و ئێران تا چەندە زەرەر و زیان بەر ئەم ناوچە سنووریانە کەوتووە ئێوە تا چەندە دەتوانن کاتێک کە ئاگر ئەکەوێتەوە بسنا و ناوچانە کۆنتڕۆلی ئاگرەکان بکەن؟ بەڵێ هەر وەک دیارە لە ئەنجامی تۆبارانی سوپای پاسدارانی ئێران و بۆمبارانی فڕۆکە جەنگەکانی تورکیا بە تاکید ڕوبەڕێکی زۆر ریفراوان لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە سوتایە و کارمەندانشمان خۆیان نزیکی ئەو ئاگرانە دەکەنەوە بەڵام ناشکرێت و کارمەندان ژیانی ئەو کارمەندانش بەخێ مەترسی بۆیە چاوەڕوان دەکەن و کە سەلامەت بوو ئەویتر هەڵدەستن بە کوژانەوەی ئەو ئاگر. سەبارەت بە ڕووداوەکانی خنکانە ئەمساڵ چەند هاوڵاتی بوونەتە قوربانی و تا چەندە ئەم ناوچانە بە تایبەتی لە ڕووی مەلەکردنەوە مەترسیدارن بۆ هاوڵات؟ بەڵێ لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا بەداخەوە 5 کەس لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری هەر 4 قەزایەکانی سۆران و چۆمان و میرگسۆر و ڕەواندز لەخۆ دەگرێت بەداخەوە لە ڕووبارەکان خنکاون. ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەندێک شوێن هەیە هەندێک ڕووبار هەیە تابلۆی ئاگادارکردنەوەماندانایە بۆ ئەوەی مەلەوانی لەو شوێنانە نەکەن و مەترسیدارن بەڵام بەداخەوە دەبینین کەسانێک هەیە بە تایبەتی ئەو گەشتیارە بەڕێزانەی کە ڕوو لە ناوچەکە دەکەن شارەزاییان لە ڕووبارانە نییە هەڵدەسن بە ئەنجامدانی مەلەوانی و دوجار دووچاری خنکان دەبنەوە ئەمە لەلایەک و لەلایەکی تریش هەندێک سەر و چاوە هەیە هەندێک ڕووبار هەیە دەبینی زۆر خەتەرە بە تایبەتی لۆ مناڵان چونکە لە ساڵانی ڕابردووش چەندین مناڵ لەو سەر و چاوە و لە ڕووبارەکان خنکاون لە ئەنجامی کەم تەرخەمی دایک و باوکان بۆیە داوا لە دایک و باوکانەکەینەوە چاودێری ورد لەسەر مناڵەکانیان دابنن بە تایبەتی لە شوێنانەی کە مەترسیدارن و یاخود ئەو شوێنە هەر نەبژێرن کە مەترسیدارن و خەتەر ناکەن لە بۆ با بڵێن بۆ دانیشتن دەبینین لەوانەیە لێژایی ئەو ئاوەی زۆر بی
یاخود خەتەریات خولایی ئەو ئەوەی زۆر بی ناکرێ یعنی لەو شوێنانە قۆناغی خۆیان دابنێن. زۆر سپاس بۆ کاک بەیار باڵەچی وتە بێژی بەرگری شارستانی سۆران. کاک جەلال ئەمەوێ ئاماژە بۆش بکەم دیارە لە ڕێگای بێخاڵگەڵی عەلیبەگ لە ئێستادا کارکردنی لەسەرەوە هاتوچۆی سۆران ڕایگەیاندووە ئەم ڕێگایە بەڕووی هاوڵاتیاندا لە ماوەی 24 کاتژمێر بەڕووی هاوڵاتیان و شۆفێران دادەخرێت بۆیە ئەو شۆفێرانێکەوە هاتوچۆیان بەم ناوچەیەدا هەیە ئەمڕۆ ڕێگاکە داخراوە پێویستە هاتوچۆ بەم ناوچەیەدا نەکەن. بەڵێ کاک جەلال ئەمە زانیاریەکانی قەزای سۆران بوون. زۆر سپاس بۆ پێیانوێرمان ئازاد بۆ بەراوایی لە سۆران و لەگەڵمانەوەی سپاس بۆ